سڵاوتان لەبێ بەڕێزان. زانایەکەیە بە ناوی ئۆگست کۆنت زانایەک بوو کە کۆمەڵناسی دامەزان لە ساڵی 1839 طبعا 1838 بوو، دوای 1839 ناوینا کۆمەڵناسی سۆسیۆلۆژی. قۆناغەکانی پێشکەوتنی مرۆڤایەتی کردو بە سێ بەشی سەرەکیەوە. یەکەمیان تیۆلۆژی، ئەڵێ چی لەم قۆناغەیە مرۆڤایەتی بڕوای بە کۆمەڵێ شتی ئەفسانە و شعر و شتی خەیاڵایی و شتی ناواقعی هەبووە کە لێرەیە عادەتەن چێ دەسەڵاتی زیاتر بۆ لەم قۆناغی ژیانە؟ ئەوانەی کە ئەفسانە بێژ بوون، خەیاڵاتیان دروست کردووە لە یەکێک لە چەمکەکانە باسی دینەکە کە دینیان بە خەڵک ناساندووە و زایدەن شاعیرەکان کە شتەکانیان ڕازاندوێتەوە، ئەمانە پاڵادەست بوون. قۆناغی دوم کە کۆنت باسیەکە ئەڵێ بریتێ لە قۆناغی میتافیزیکی. یعنی چی؟ ئەڵێ ئەو قۆناغەیە کە پیاوانی جەنگ، یعنی پاڵەوانانی جەنگ و هەروەها خانەدانەکان دەسەگرن بەسەر وڵاتە و کاروباری ئەو وڵاتە بەڕێەکەن و جێبەجێیەکەن، ئیتر بە کەیفی خۆیان چیان پێ باشێ وای لێکەن. قۆناغی سێم ئەڵێ کە مرۆڤ گەیشتە قۆناغی سێم، اینجا ئاگاتە قۆناغێکی کامڵ و وڵاتێکی پێشکەوتوو، بریتێ لە قۆناغی زانستی. یعنی چی؟ یعنی زانا و دانا و داهێنەرەکان وڵات ئەگرنە دەست و بەرەو پێشەوەیە بن و هەوڵی بەدیهێنانی ئاماجە گەورەنەتەوەیەکانەکەن. مەبەستەکەم چێ لێرەیە؟ بۆ زانا و داناکان لە بەرەوەی ئەوان واقعیترن، وردبینترن، زانستیترن، لێ ئەکۆڵنەوە تا چەندێک باشە تا چەندێک باش نییە. بەڵام لە قۆناغی میتافیزیکینە ئەوانەی کە پاڵەوانانی جەنگن بوون بە دەسەڵاتدار بە کەیفی خۆیان. بۆیە بە بۆچوونی من پێویستە ئێمە ئیژە سەرۆکەین وڵاتی کوردستان لە میتافیزیکیەوە بەرەو زانستی بوون بەرین. چەند کەس لەگەڵ منایە؟